میدیاکارانی ئازیز و خۆشەویست بەخێریان سەر چاوماناتن. باشترین شت کە دەستی پێ بکەین چەند خولەکێک وەستانە بۆ گیانی شەیدان تکایە بفەرمون. زۆر سوپاس فەرمونەکشن. بەخێر بێن و سەر چاومان هاتن بە ناوی لیژنەی دابەشکردنی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغاوە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین و خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغا بۆ فەرمانبەری نومەنەیی و خانمی سەلاری سەرۆکایەتی دیوانی چاودێری دارایی سلێمانی بۆ ساڵی 2010. بەڕێزان لە سەرتاوە داوای لێبوردنتان لێکەم ڕەنگە شوێنەکەمان بۆی بچکی و شتەکەەوە تەنها ئەوە نەگونجا نەماتوانیانی جێگاکە جێگایەکی باش و شیاو بێت. زیاترتان لەسەر ئەم خەڵاتە هەبێت و شێوازی دابەشکردنەکەی. ئێستاش بەڕێز تاجەدین ساحب سەرۆکی لیژنەی دابەشکردنی خەڵاتەکە وتەیەک یاخود دەتوانێت ڕوونکردنەوەیەک لەو بارەوە پێشکەش دەکات. کاک تاج بفەرمایید. پێشەکی بەخێرهاتنی نوێنەرانی ڕۆژنامە و کەناڵە تەلەڤیزیۆنەکانەکەم زۆر سپاسیان دەکەم بۆ ئامادەبوونیان و بۆ بەدەنگەوە هاتنی ئەو داواکاریەمان بۆ بەشداریکردنیان لەگەڵمانە لە دابەشکردنی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغا. ئامادەبوانی بەڕێز ئەم بۆنی ئێمەی ئەمڕۆ لێرە ئاکۆ کردووەتەوە بریتیە لە ڕێوڕسمی دابەشکردنی خەڵاتی بەڕێز جەلالی عومەری ساماغا بەسەر کارمەندانی دیوانی چاودێری دارایی لە سلێمانی. پێشەکی حەزەکەم بە چەند وشەیەک باس لە سەرەتای دروستبوونی دیوانی چاودێری دارایی بکەم کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997 بە مەبەستی چاودێری ئەدای وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پاراستنی مڵک و ماڵی گشتی لە هەموو دەستدرێژی و خراپ بەکارهێنانێک. بۆیە لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ کارمەندانی ئەم دیوانە لەسەر بنەمای بێلایەنی و سربەخۆیی و نەترسی و دادپەروەری و پیشەیی ئەرکەکانی خۆیان بە ئەنجام گەیاندووە و لە ڕێگای ڕاپۆرتەکانیانەوە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیان لێ ئاگادار کردووەتەوە و هیچ کات لەو بنەمایانە لایەن نەداوە. راپۆرتەکانیان حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار کردوێتەوە هیچ کات لەو بنەمایانە لایەن نەداوە و هەر ئەمەش بووە وای لە بەڕێز سەرۆکی دیوانی چاودێری دارایی پێشوو کاک جەلالی عومەری ساماغا کرد بیرۆکەی دانانی خەڵاتێکی لا گەڵاڵە بوو بۆ کارمەندانی کارامە و خانمی سەلاری ئەم دیوانە. ئەویش بە فرۆشتنی ئەو پارچە زەویەی کە هەیبوو دانانی بەهای زەویەکە لە حسابێکی تایبەتدا لە بانکی سەلام لە سلێمانی بۆ ئەوەی ساڵانە ڕێژەی لە 190 قازانجی ئەو پارەیە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە لە بانک ڕابکێشرێت و لە ڕێگای لیژنەیەکی ترەوە بەپێی چەند بنەمایەک وەک خەڵات دابەش بکرێت بەسەر 3 کارمەندی لێهاتوو واتە متەمەیز لەگەڵ 3 خانمی سەلار. بۆیە لێرەوە بە ناوی هەموو کارمەندانی دیوانەوە سوپاسی خاوەنی ئەم پرۆژەیە بەڕێز کاک جەلالی عومەری ساماغا ئەکەم و هیواداری نمونەیان زۆر بێت، چونکە بەڕاستی ئەو هەڵوێستە نیشانەی دڵسۆزی ئەو بەڕێزەیە بۆ ئەم دەستگایە کە بە شێوەیەک لە تەمەنی بەتایبەتی لە تەمەنی وەزیفی بۆ سەرکەوتنی ئەم دەستگایە بەسەر بردووە. بەڕێزان، ئەم خەڵاتە بە هەڵسەنگاندنی ئێمە دوو لایەنی هەیە. لایەنێکی معنەوی کە زۆر گرنگە و ئەویش ڕێزلێنانە لەو کارمەندانەی کە بە شێوەیەکی ماندوونە ناسانە و لەسەر بنەمای سەربەخۆیی و بێلایەنی و نەترسانە ئەرکەکانیان ڕاپەڕاندووە و داهێنانیان هەبووە لە بواری کارەکانیاندا لەگەڵ ڕێزلێنان لەو خانمە سەلارانەی وەک کارمەندێکی ژن هەڵسوکەوتیان کردووە. بەڵام لایەنی دووهەمی کە لایەنە مادیەکەیەتی بریتیە لە پاداشکردنی ئەو کارمەندانەی لەلایەن لیژنەکەوە دەستنیشان ئەکرێن بە بڕێک پارە.
بەڕێزان ئێمە دڵنیان کە بەشی هەرە زۆری کارمەندانی دیوانی چاودێری دارایی لەو کارمەندانن کە بنەماکانی ئەم خەڵاتە ئەیان گرێتەوە، بەڵام خۆتان ئەزانن بەپێی ئەو عەقدەی کە لەلایەن بەخشەرەوە واتە بەڕێز جەلالی عومەری ساماغاوە داڕێژراوە، ساڵانە لیژنەکەمان تەنها ئەتوانێت 3 کارمەندی متەمەیز و 3 خانمی سەلار دەستنیشان بکات. هەرچەندە لە عەقدەکەدا ئەوە جێگیر کراوە ئەگەر لە کاتی زیادبوونی بڕەقازانجی ساڵانەی پارەی تەرخانکراو ئەکرێت ژمارەی ئەو کارمەندانە زیاد بکرێت. هەروەها هیوادارین کە ئەم خەڵاتە ببێتە هاندەرێک بۆ سەرجەم کارمەندانی دیوانمان لە ڕاپەڕاندنی ئەرکەکانیان بە باشترین شێوە لە داهاتوودا. لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم و هیوادارم سەرکەوتوو بن و جارێکی تریش بەخێرهاتنی نوێنەری ڕۆژنامە و کەناڵە تەلەڤیزیۆنەکانەکەم هیوام سەرکەوتنیان بۆیان لە ئەرکەکانیان و جارێکی تریش بەخێر زۆر مادی دانراوە بۆ بەڕێزانەی کە ئینکرابن. ئێستاکە فەرمانبەری نمونەیی کاک نەبەس حەمەمەشید با فەرمی بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. کاک جەلالی شواناغا بەڕێوەبەری گشتی بات فەرمی بۆ دابەشکردنی خەڵاتی دیکە. فەرمانبەری نمونەیی کاک سامان جەمال فەقێ با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. زۆر سپاس. خاتوچیا با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتەکەی. نمونەی دالیا ئەسعەد مەحمەد ئابزار فەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. زۆر سپاس. خاتو پەیمان خان با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتەکەی. خانمی سەلار نیاز عیسا یوسف با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. بەڕێز کاک نەبیل شەمەند با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتەکەی. خانمی سەلار ڕاست کەسرە و جەلال با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. کاک بەڕێز شێخ ئیبراهیم با بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتەکەی. خانمی سەلار نەسرین مەحموود با بفەرمێت. بە ناوی لیژنەکەەوە پیرۆزبایی لە هەموو ئەو بەڕێزوانەوە دەکەین کەوا خەڵاتیان وەرگرتووە. ئومێدوارین ئەمەش بێت بە هاندەرێک بۆ جێبەجێکردنی ئیش و کارەکان و فەرمانبەرانی دیکەش لە ساڵانی داهاتووە ئەو خەڵاتە وەربگرن و زۆر سپاسان دەکەین مەمنونین بۆ ئامادەبوونتان بۆ ئەم مەراسیمە. لە سەتانەوەتی قانجازەکەی نەک لە مقارەکەی قانجازەکەی کە لە حسابێکی تۆفیر دانراوە دابەشەکرێ بەسەر 6 کارمەندان، سیانیان کارمەندی متەمەیز و سیانیشیان وەک ڕێزلێنانێک بۆ خانمی سەلار بۆ ئەوەی ڕۆڵیان هەیە لە شێوازی هەڵسوکەوتیان لە کارکردنیان لە دیوان بۆ ئەوەی ئەوانیش بێبەش نەبن لەو خەڵاتە 3 کارمەندیش لەوانە دەستنیشانەکران. بۆ ئەم مەبەستە 2 لیژنەدانرا، لیژنەیەکیان
تایبەت بوو بە ڕاکێشانی پارەکە لە بانک و لیژنەیەکی تریشیان لەسەر چەند بنەمایەک ئەو 6 کارمەندە دیاری ئەکرێ ساڵانە لە کاتی خۆیان ئەو خەڵاتە دابەشەکرێ. وەکوتم ڕێگینێک ئەم خەڵاتە بۆ ئەوە بوو کە کارمەندان دیوانی چاودێری دارایی هان بدات بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەو بنەمایانەی کە پێشتر باسمان کرد لە داهاتوودا ئەرکەکانیان لە دیوانی چاودێری دارایی لێگرتووە بە هەمان شێوەی پێشووتر ببینێت. چەند ساڵ ئەم خەڵاتکردن هەیە؟ ئەم خەڵاتە ئەمە یەکەم ساڵیەتی پار لە سەرەتای ساڵی 2010 بوو. ئەم ساڵ ئەم دابەش کرا هی ساڵی 2010 یەکەم ساڵیەتی وەکوتم و ئەگەر کەم و کوڕیەکیشی هەبێت لە ڕێبرسمەکە ئێمە ئیگەڕێنینەوە بۆ ئەوەی کە یەکەم ساڵ و ئینشاءالله لە ساڵانی داهاتوودا ئەو کەم و کوڕیانی ئەگەر ئێوە خۆتان بە چاودی بێتان ئینشاءالله دووبارە نابێتەوە بە شێوازێکی باشتر و کارمەندی متەمەیز و چالاک و کارامەتر نمونەیەکی تر ئەخەینە بەردەم خەڵکانی خەڵکی کوردستانی